بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە ڕووماڵی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵتانی بۆ قسەکردن لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە ئەمڕۆ دەنگدانی گشتی بەڕێوەچوو کە 15 ملیۆن کەس لە 15 پارێزگای عێراق مافی دەنگدانیان هەبوو هەروە سندوقەکانی دەنگدان لە کاتژمێر 7 تاوەکو 6 ئێوارە بەڕووی دەنگدەران کراوە بوون لەم ڕووماڵە سەرەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان ئادای کۆمیسیۆن و ئەنجامی ناوچە جێناوکەکان و کاریگەریشیان لەسەر داهاتوو دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر سامان شاڵی شارەزای کاروباری عێراق و چاودێری سیاسی هەروە جیهانگیر ئەحمەد شارەزای هەڵبژاردن سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر سوپاس کاتی لەگەڵ لە بەڕێستانەوە پێ بکەین سەبارەت خوێندنەوەیەک بۆ هەڵبژاردنەکە بە شێوەیەکی گشتی کە ئەمڕۆ 15 ملیۆن کەس مافی دەنگدانیان بوو لە 15 پارێزگا چۆن بەڕێوەچوو تێبینەکان چی بوون لەسەر پرۆسەکە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ڕێز و سڵام هەیە بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتان سوپاس دەکەم دیارە دەتوانین بڵێن پیرۆزبایی لەگەڵ عێراق بکەین چونکە پرۆسەیەکی سیاسی پرۆسەیەکی دیموکراسی مەدەنی بەڕێوەچوو بەدەر لە تێبینیەکان لەسەر هەڵبژاردنە لەسەر پرۆسەکە لەسەر کۆی پرۆسەکە بەڵام لە هەموو حاڵەتێکدا هەبوونی هەڵبژاردن زۆر باشتر لە نەبوونی ئەنجامدانی هەڵبژاردنەکان زۆر گرینگە بۆ بەڕێوەبردننی پرۆسی سیاسی و بەڕێوەبردن لە وڵاتدا سەبارەت بە هەڵبژاردنەکەش وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد زیاتر لە 15 ملیۆن کەس مافی بەشداربوونی هەبوو لە 15 پارێزگای عێراق ئەوەش باڵین هەنگاوێکی ئیجابی ئەوە بوو کە تەنها ئەو کەسانە مافی دەنگدانیان لە تۆماری دەنگدەگانە تۆمارکرابوون کە کارتی بایۆمەتریان تازە کردنەوەی کە ئەمڕۆ مافی دەنگدانی نەبوو کارتی بایۆمەتری نەبووایە نەتوانی بەشداری بکەیت جگە لەوەژەوەی کارتی بایۆمەتری نوێ نەکردبوو هەر ناوی نەنووسرا کارتە کۆنەکە بڵین کارتی کوردمەوداکەش نەتواندێ هیچ کارتێک دەنگی پێ نادرا جگە لە کارتی بایۆمەتری ئەمە وەکو لایەنی تەکنیکی و مابڵێ بەڕێوەچوونی پرۆسەکە خۆزگە لە پارێزگاکانی هەرێمی کوردستانیش تەوا پرۆسەیە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانیش ئەوانیش لە 2014 بەڕێوە نەچوون ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لە 2014 کۆتایی یەکەم ئاخری هەڵبژاردن کراوە دیاریش نییە کە ئەوان دیارنەکەی ئەنجام سەبارەت بە ئادای کۆمیسیۆن هەڵبژاردنەکانی عێراق چۆن بوو لە دەنگدانی تایبەت هەندێک بڵێن گلەی و ناڕەزایەتی هەبوو دەنگدانە گشتەکەی ئەمڕۆ چۆن بوو هەڵسەنگانی بۆ کۆمیسیۆن خۆی ئەگەر ئێستا حکمی بین تۆزێک زووە بەڵام بە شێوەیەکی گشتی پرۆسەکە باش بەڕێوەچوو لە چاو پرۆسەکانی پێشووتر لە دەنگدانی تایبەتدا و کێشانەی هەبوون هەر خۆی کۆمیسیۆن لە کۆمرێ ڕۆژنامەنووسیە ئەو ڕۆژە باسی کرد کە لە دەنگدانی گشتیە دووبارە نابێتەوە ئەم ڕۆژ کاتژمێرسەیە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان کرد کە ئەوەی تێپەڕیوە لە دەنگدانی تایبەتە ئەمڕۆ دەنگدانی گشتیە دووبارە نابێتەوە فعلەن دوای تەوابوونی پرۆسەکەش کەم تا کورت ئەنجامەکان گەشتە دەستبریکاری لایەنە سیاسیەکان ئەوەی کە گومانەکان تەقریبەن لەسەر کۆمیسیۆن کەم دەکاتەوە ئەوەیە کە کۆمیسیۆن ڕاگەیان کە سبەینێ کاتژمێر 5 ئێوارە ئەنجامی بەرایی ڕادەگەیەنین کە خۆی لە یاسادا 24 کاتژمێر دوای تەواوبوونی پرۆسی هەڵبژاردن ئەنجام ڕادەگەێنرێ بەڵام ئەو ئەتوانی لە 23 کاتژمێر ڕای بگەێنێ ئەمە گومان لەسەر کۆمیسیۆن کەمتر دەکاتەوە بەدەر لەوەی تێبینی تەڵان هەر هەیە ئامێرێک لێوە کاری نەکردووە هەزاران دەنگدەر بۆ نمونە پەنجیان نەخوێنراوەتەوە نەتوانراوە دەنگ بدەن ئەمانە هەمووی تێبینین کە باشتر وایە لە داهاتوودا کۆمیسیۆن ئەوانە چارەسەر بکە بۆی چیتر پرۆسەی هەڵبژاردن لە عێراقدا نیشانی پیسایی نەچێتە سەر باش بەزۆکەوەی سندوقەکانی دەنگدان وێزگەکان کۆمیسیۆن کەمێک لەمە پێشڕایگەن لە کۆی 35,000 وێزگەر لەو 15 پارێزگای وتی 22,000 تاکو ئێستا گەشتونەن بڵین بەغداد بۆ بارەگەی سەرەکی نێدراون ئەنجامەکانیان باشە ئەم نەتیجێ ئەمە ئەنجامێکی زۆر باشە ئەنجامێکی کەم نییە ئەو ژمارەی تو ئاماژەی پێ دەکەی 22,000 لە کۆی 35 ئەوەی دیگەش کە دەمێنێتەوە ئەگەر سکاڵای لەسەر بێ ئەمە معنای ئەوە نیە کە ئەسووتێنرێ پێداچوونەوەی بۆ دەکرێت لە سکاڵای لەوە چێ بریکارێک سکاڵی لەسەری هەبێ یا چاودێرێک سکاڵی لەسەری هەبێ کۆمیسیۆن بە ئیسلاحەت خزمەت لەسەر ڕێژەی بێژداریش قسە دەکەین کاکتۆر جەنابی بەخێر بسپاسیانمە دەبوون نەتیجەی ئەم هەڵبژاردنە چی دەبێت لە چەندە بڵین ئەم هەڵبژاردنە بۆ بوارێکی خزمەت گوزاریە بەڵام بڵین شتی سیاسیشی لەسەر بینا دەکرێت بەتایبەت بۆ ناوچە دابڕێنراوەکان کە کورد لە کەرکووک لە مووسڵ لە سەڵاحەدین لە نینەوە بەشداریان کردووە لایەنە کوردیەکان زۆر سپاس بۆ بینەران سپاس دەومیانە بەڕێزەکەشێ طبعا بۆ نسبەت کوردەوە زۆر گرنگ بۆ ئەم انتخاباتە بە تایبەتی لەو ناوچانەی کە
دابراون لە کوردستان زۆر گرنگی خۆی هەیە لە سوقلی کورد لەو ناوچانە کە دەرکەون. ئەم دەنگانە بە تایبەتی لە کەرکووک و لەو ناوچانە مەسلەی دەنگانیە بە سیاسی، ئەمە مەسلەی خاکە، دەنگانەیە لەسەر خاک و وجودی خۆت لەو ناوچەیە. سلمانی تۆ کە کورد کەرکووک و ئەو ناوچانە ڕاستە عێراقین بەڵام هەویەکەیان کوردستانیە. ئەوە زۆر زۆر گرنگە. سبەینێک کە ئەگەر محافظێکە پارێزگارەکە لە کورد بوو ئەتوانێ بیسەلمێنە جارێکی تر کە بتوانێت خزمەتی هەموو لایەنەکان بکە و ئەو ناحەقیش کراوە بە حەقی کوردی یان تورکمان یان عەرەبیش کراوە ئەوانە هەموو چاپ کاتەوە. ئەمە دەرەکەوێت کە تۆ ئەتوانی بەڕێوبەری کەرکووک مەسەر بە تایبەتی بیبێ بە ڕێگایەکی تەواوە خزمەتێکی خەڵک بکەی، نزیک بکەیتەوە لە خەڵک بە خزمەت و بە کاری چاک ئەتوانی ئەو خەڵکە ڕاکێشی بەلای خۆتە. دەتوانن حکومڕانی پارتیەکەیت پێیان لە ڕابردوو وەرگن چونکە نیگەرانێکی زۆر هەبوو لە کوردان جاچی لە نینەوە لە نووسڵ بوو بێ لە کەرکووک بێ لە دیارە لە سەلاحەدین. یعنی ئەم جارە ئەگەر بە تایبەتی لە کورد لە کەرکووک زەوری نەبێنێت دەرفەتێکە بۆ ڕاستکردنەوەی هەڵەکانی ڕابردوو ئاشکردنەوەی کورد ڕاکێشانی سەرنجی پێکاتەکانی دیکە. خۆی ئەوەی جگای خەفەت بوو کە هەموو ئەزانین بە 5 لیستا بەزین بە تایبەتی لە کەرکووکە. ڕاست ئەو 5 لیستە دەنگەکە بڵاوەکاتەوە. خۆشبەختانە عەرەبەکانش بە یەک لیست نەهاتنە خوارەوە، تورکمانش بە یەک لیست. ئەوەش وای لێ کرد کە نەختێ دەنگەکانی ئەوانیش بڵاوە بن نەوەکو هەر ئەوە. گرنگ ئەوەیە لە دوای ئینتیخابات ئەمانە پێکەوە بن، چونکە ئەگەر نەگەینە ئەو 8 کورسیە کە کورد بتوانێت لە دەنگدانە لە بۆی محافظدا بڕێت لەوە گرنگیەکەیە. ئەگەر پارتی و خۆی بەڕێی من دوای ئەمە قۆناغەتێ بپەڕێن بە تایبەتی بۆ دانانی پارێزگەر لە کەرکووک کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە پارێزگارێکی بە وکالەت ئەو ناوچانە بەڕێوەوە. ئەگەر کورد بێوێت بەڕاستی بیسەلمێنێ کە توانن پێکەوە کار بکەن بۆ یەک جاریش لەو شارە خۆی جەنابیش دەزانی ئەوەی ئینتیخابات بەرێتەوە چەند کورسی زیای هێنا مەفروضە ئەو محافظدانێ. ئێستا ئەگەر پارتی 6 کورسی هێنا یەکێتی 4 کورسی هێنا ئەبێ پارتی دانێ. ئەگەر یەکێتی 6 کورسی هێنا و پارتی 3 کورسی هێنا ئەبێ محافظەکە لە چێ بێ لە یەکێتی بێ. ئەمانی کە نەوەی نوێ حیزبەکانی تر ئەگەر کورسیان هێنا هەموو پێکەوە دەنگ بن لەسەر ئەو محافظە بێ کە لەگەڵ بدەنگی هەمویان ڕازی لەسەر بن. یعنی ئەوە زۆر گرنگە چونکە ئەگەر وانە بێت ئەو سادەنگەکان ئەبێ تحالف کرێت لەگەڵ جەماعەتی عەرەبەکانە یان تورکمانەکانە بۆی محافظ بێت. ئەوەش ببێت کارەسات دروزە بێت لەوانەیە محافظەکار کورد بێ بەڵام جێگرەکەشی ئەوان دایانێن داوای مناسبی گەورە ئەکەن ئەو ساکە هینی بەسەراکەن شەرت و شروتی بەسەراکەن ئەو محافظە ئەو قووەتەی نابێ و هێزەی نابێ کە ئێستا بە دەنگی کورد بتوانێت تەسبیل بێ لەسەر کورد. بەس بۆچی تەرکیزەکە زۆر لەسەر کەرکووکە دەچی لەلایەن کوردەوە بێ چ لە بینی کورد و عەرەب و تورکمان چ لایەن هێزارەی مایەتەکانیش بێ. هەنی ئەو تایبەتمەندی و بەیاخی کە کەرکووک زیاد دەکاتەوە چییە لە ناوچەکانی دیکە؟ ئەوەتی شۆڕش هەیە لە 61ەوە ئەوەتی شۆڕش هەیە ئەوەتی کورد هەیە لەسەر کەرکووک شەڕەکە. یعنی تەماشاکە بە تایبەتی با بڵێن لە 61ەوە ئەو هەموو شۆرشە و کە بەیانی ئازار بوو لەسەر کەرکووک هەڕێنەکەوتن هەموو وەختەکان و ئیستاژ لە دوای 2005 کە دەستوردانا مادەی 140 هەر ئەڵقەڕایەکرێ بۆ سەر کەرکووک. یعنی کەرکووک بووە بە کلیلی ئاشتی مادەی 140 کلیلی ئاشتەوانی جزرێکە کە بپەڕێنەوە بەرەو بەغا کە ئەو علااقەتەی کە هەیە لە بینی کورد و ئەو کێشانەیە لەگەڵ بەغاشە بێ بە کلیلێکی چارەنووس لەبەر ئەوە کەرکووک گرنگی خۆی هەیە. لە شارەکانی ترا کورد ئەو زۆرینەی نییە سالە مووسڵان نیتە لە سەلاحەدینە نیتە لە دیارە نیتە لەو شوێن بەڵام لە کەرکووکە هەتە تۆ ئەگەر ئەوە لە دەست بێ ئەوانی تر ڕۆشتن. یعنی بۆیە کەرکووک لای هەموو حیزبەکان لای هەموو تاچێکی کورد کەرکووک گرنگی لە ڕاندنێ دەوڵەتێکەش دوای دێمەوە خزمەتە بۆچی ینی ئەن بڵێن هەرێمایەتێکەش چاو لەسەر کەرکووکە چ ئێرانیەکان بێت تورکەکان بێ دێمەوە خزمەت کاک جانگیر سەبارەت بە ڕێژەی بەشداری پێشبینی دەکە تا ئێستا کۆمیسیۆن بە فەرمی ڕای نەگەیاندۆ بەس لەو 15 ملیۆنە
بەپێی پارێزگاکان پێشبین دەکرێت ڕێژەی بەشداری چۆن بێ ئایا بەرز بوو یاخود لە ناوچەیەکەوە بۆ ناوچێکی دیکە جیاوازە ڕاستی خۆی بێ لەسەر دوو ژمارە قسە بکەی ژمارەیەکیان لەسەر ئاسی پارێزگاکە خۆی ژمارێکیان لەسەر ئاسی کۆی 15 پارێزگاکە کە ڕاستیدا تا ئێستا کۆمسیۆن هیچ نەتیجەیەکی ڕسمی و ناڕسمی ڕانەگەیاندووە بەڵام ئەوەی کە هەیە لێر و لەوێ ناوەسمی لە ڕێی میدیاکانەوە لە ڕێی بریکارەکانەوە لە ڕێی چاودێرەکانەوە چەند پارێزگایەک بکو نمونە ڕاگەیاندرەوە بۆ نمونە زۆرینیان مەسەرەن کەرکووک کە باڵی پشکی شێری هەیە لە بەشداریکردندا کە ئەمە ڕاستە ڕێژێکی باشە وەجی خۆشحاڵیە تقریبان لە 165 خەڵک بەشداری دەنگدانی کردووە لە پارێزگای کەرکووک لە سەر 160ەوە لە 165 بەشداری کردو بەڵێ بەشی پێی ئەمەری ناڕسمی باش بە دوای ئەویشدا پارێزگای نینەوە دەکرد 155 بەدای ئەویشدا پارێزگای دیالەیە لە 150 ئەمانە چەند ڕقەمێکی نافەرمین هەتاوی کۆمسیۆن بە شێوەیەکی داڵین ئەوش هەر نافەرمین بەڵام لە 23 ساعتی داهاتوودا ڕای دەگەیەنێت وەکو مامۆستا ئاماژەی پێکرد زۆربەی ملانەکان چەقی ملانەکە لە کەرکووکە لە بەرەوەی فرێنەتەوەیە و لە ناو نەتەوەکانیشدا هەر کەسەوە خۆی بە خاوەنی ڕاستەقینەوە عریقی شارەکە دەزانێت چی کورد بدوێنە ئاڵێ ئەسلی شارەکە مەسەلەن زۆرینەی کورد بووە لیستە عەرەبیەکان هەروە تورکمانیەکان هەروە لەبەرەوە ملمانێکە زیاتر لەوێ چ دەبێتەوە ئەزەوەی کە تایبەتە بە کەرکووک وتر لەسەری 16 ڕێژەی بەشداری بەزۆکو کورد ئێستا لە نزیکە ئەو 900,000 کە دەنگ دەرمافی کووردە کورد دەتوانێت چەند کورسی بینی خۆیان لە کۆی کورسیان 16 کورد پێشبینی کراوە لایەنە کوردیەکان جا بە چی پارتی یەکێتینەوەی نوێ مەشخەڵی کەرکووکی کۆمەڵ و یەکگرتو بە هەمویان پێشبینیەکە چەند کورسی بێت ئەو ئەنجامانە نافڕمین کە لە ڕێی میدیاکانەوە بڵاو دەکرێتەوە بەڵام هەرچەند خۆی ئەمەش بریکار خۆ مەسەلەن بە هەوانتە لەوێ نییە بریکاری چاوی لایەنە سیاسیەکانە لەگەڵەوە شاد چاودێری نێودەوڵەتی هەیە چاودێری ڕێکخراوی پیشەی و مەدەنی هەیە چاودێری ڕاگەیاندن هەیە ئەمانە ڕاستی ئیشی جوانەکەن پرۆسەکە جوانتر دەکەن بە شەفافتری دەکەن ئەوەی کە تا ئێستا مەسەلەن ئەنجامەکان دەرکەوتووە کورد مەسەلەن حەوت هەشت هەتا 9 کورسی مسۆویان هین هەیە ومیانە کورسەکان توانن زۆرینە بێنن بە پێی ئەنجامەکان تا ئێستا کورد بەڵە زۆرینە دێنێت دەتوان پارێزگاری گەلا بکەنەوە پێی ئەنجامانەکەستا بەڵێ ئەگەر بێکەوە کۆک بن خۆی ئەوەش بەڕاستی جێی مەترسیە چونکە ئێمە ئەزمونمان هەیە لیستە کوردیەکان کە سەرکەوتووە بن لە پارێزگایەکدا زۆر بەیەکەوە هەڵیان ناکرێت بۆ نمونە لە دوای باڵی پرۆسەی ئازادی عێراق و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ساڵی 2005 تا ئێستا کە 18 ساڵ و دەمانگە نەکراوە بەڵام ڕاستە هەڵبژاردنەکەەوە بەس وێزگەی زۆر ڕوویداوە هەڵکشان و داکشانی زۆر کێبەرکەی زۆر بەریەکەوتنی زۆر لەلایەن لایەنی سیاسەکاندا هاتوۆتە ئاراوە لایەنێکی سیاسی هەتا ئێستا باڵی جەلسە و دانیشتن و کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای پەرخستووە لەبەرەوەی ئەندامەکان زۆری لەوە هەر کوردیشە ئەمە چاو لە مێژوو بکەی نیگەرانیە بەس وێندەواگین لە داهاتوودا لایەنە کوردیەکان بەیەکەوە تەبابن بۆی بتوانین کاندیدی خۆیان بۆ پارێزگا سەر بخەن باشە بەزۆکو کەرکووک ینی ڕێژەی بەشداری لە هەمویان زیاترە تا ئێستا بەڵێ بە دواتر ناوچە سونەکان دێن ئەی هۆکاری چیە ناوچە شعەکان پەیوەندی بەو پایکۆتی سەدرەوەیە کە ئەوان دیارە ئێستا هەندێک نمونە لە بەردەستە بۆ نمونە لە بەغدا بێ لە ناوچەکان دیکەی باشووری عێراق بێ ڕێژەکە چۆنە زۆر هۆکار هەیە بە بڵێ بۆ ئەوەی کە ڕێژەکە لەوێ کەمترانی تەنها فاکتەرێک نییە ئەوە وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەو بایکۆتە کاریگەری هەیە هەر چەندە من بەش بە حاڵی خۆم و چاودێرێکی هەڵبژاردن پێم باش نییە هیچ هێزێک بایکۆتی هەڵبژاردن کات بە هەبوونی هەموو پرسیارێک سا هەڵبژاردنەکان لەسەر حکومڕانی لەسەر دەوڵەتداری لەسەر بەڕێوەبردن بەس هەبوونی باشتر لە نەبوونی ئەمە یەک دوو شەی کەسێک هەر هێزێک بایکۆتی پرۆسی هەڵبژاردن کات بە تەواوی لە پرۆسی بەڕێوەبردن و ئیدارە دوور دەکەوێتەوە کەمە خۆی دوای زەگەدی لێ دەکات بایکۆتی ئەوان کاریگەری هەبوو جگە لەوەش ئەنجومەنی پارێزگا کە هەڵدەبژێدرێت لە پارێزگایەکە و پارێزگایەکی دیکە جیاوازە هەندێک پارێزگا ئامانج لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا تیایدا خزمەتکردنی هاوڵاتیانە کێبەرکەکە کەمترە لە نێوان کاندیدەکان ناو لیستەکاندا بەس پارێزگایەکی وەکو کەرکووک کە کێشمەکێشمی زۆر لەسەرە بە دڵنیاییەوە کە جیاوازی زیاتر بێت گەرمگوڵی زیاتر دەبێت لەبەرەوە
بەشێک لە کەمی بەشداریکردنی پارێزگاکانی ناوەڕاست و باشوور بۆ دەگەڕێتەوە کە هاوڵاتی زۆر مهتەم نییە بەوەی کە کێ سەردەکەی بۆ مەنجومەنی پارێزگایە ناگرنگەوەیە جیاوازی کەمە و هەمووی یەک نەتەوەیەوە یەک مەوەستن بۆ ناوچەکان ناوڕاست و باشوور بەغدای پایتەختوانە دیارە ڕێژەکە لە خوار 150 ینی کەمترە لەو کەمترە لە 150 شتێکی چاوەڕوان کراویش بوو شتێکی چاوەڕوان کرا بوو چونکە تێڕوانینی ئێمە بۆ ئەنجومەنی پارێزگا لەوە چێ لە زۆر خاڵە گرنگتر بێت لە تێڕوانیان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سوپاس دەکەم دێمە خزمەت کاک دکتۆر سەبارەت بە ینی گرنگی کەرکووک یاخود باخی کەرکووک لای دەوڵەتێکی وەکو ئێران لای تورکیا کاوانیش باخی پێدەن ینی باخەکە لە چێ و سەرچاوی گرتووە کەرکووک چی باوان چی بێکەوە دەیان بەستێتەوە؟ ئەوان هەر کەرکووک نییە ئەوان کوردستانیشانەوێت ئەگەر بڵێ ئەوانە هەر چاویشان ناکرێتەوە بۆی کە کوردستان هەیە هەردان بەوەشانانێن ئەگەر دەستورەکە نەباودانی بێنە ئەو ئەژێبینی چۆن وردە وردە ئیشی لەسەرەکەن بۆی لاوازیکەن چی لە ڕووی سیاسی و چی لە ڕووی ئابوووریەوە وەشی بینی وەزعەکەی کورد جا نەوەکو کەرکووک کە هەر بینی خۆیان زانەوە نەبوو خوتبانە لە خوتبەکانی پێش هەڵبژاردن ئەنوت ئەتر لە دوای انتخابات ئەو هەموو ئەبێ عگاڵ لە سەرکەن ئەگەر عگاڵیش لەسەر نەکەن چیەکەن با بڕۆن یعنی بۆ نەفەسەوە چوونەتەن انتخابات هەڵبژاردن ئێ بە کوردەکە چی بکات لەوێ کوردەکەش ئەبێ یەک بێت ئەبێ دەنگ بێت تورکیا خۆی بە ساحیبی کەرکووک گەزانێت تورکمانی لێ و ئەڵە یعنی شارێکی زۆر گرنگە بۆ ئەو ئیستاژ ویلایەتی مووسڵ لە میزانەی تورکیا ساڵانە ریالێکی بۆ داهێنرێ ریال بڵێ بەکاری نایێنێ بەڵام بڵێ ئایدی منە ئەو کاتە ویلایەتی مووسڵ کەرکووکیش سەر بە ویلایەتی مووسڵ بۆ بەڵێ کەرکووکە هەمووی بەڵێ تقریبا هەمووی تیا بۆ مووسڵیشەوە ینی ئێستا وەکو بەشێک لە خاکی خۆی هەژماری دەکەم ما بەس بەڵام یەکشت هەیە لە ئەسبەی ئومەمێ یەک ڕێکەوتن هەیە ئەوەیە کە ئەگەر هاتوو دیموگرافیای کەرکووک بجو بگۆڕێ ئەو ئیتیفاقی کە ئەسبەت العومەم کە مووسڵ خراوەتەوە سەر عێراق هەڵەوەشێتەوە عەرەب بەمە نازانێ عەرەب بم خەتەرەیە نازانێت کە شتێکی وابێ ئەوان نەتوانن بەو معادەیە هەڵی وەشێنەوە بڵێن ئەوە ئێوە دەستان کردۆ بە تعریب دەستان کردۆ بە ئەوەی کە دیموگرافیەکە بگۆڕن تێگەی ئەوەی کە دەستیان پێ کردووە ئێران دەستی بەسەر هەموو جومگەکانی عێراقا گرتۆ چی ماوە دەستی پێ نەگرێ حکوومەتە جێیشە و جێشی شعبیە حەجی شعبیە با بڵین محکمەی ئیتیحادیە پەرلەمانە زانکۆکانە 35 زانکۆ هەیە لە عێراقا ئەو 67 هەیە تقریبا زانکۆیە لە ڕووی ئەوە ئێسا کەوتوتە ڕووی کۆمەڵایەتێکەوە خەبەر هەیە کە بەتەمە 1 ملیۆن ئافرەتی ئێرانی بێنێتە ناو عێراقەوە بۆی کۆمەڵایەتەکەشە بۆی ئێرانی زۆر کۆمەڵایەتەکەش ئەوەش یعنی تکە ئێران زۆر گرنگیە چووکە ئەو بەینی خۆی زانە عێراق چۆنەڵی حازینەی ئەوە ئێستا عێراق لە ڕووی ئابوووریەوە وەکو هێلکەیەکی ئاڵتونی بۆ کرێ دائیمەن وەڕوات زۆر پارە هەیە هەمووی ئەڕوا بۆ ئێران ئەمە هین نەوتۆمەینی غازە ئەمەینی کارەبایە ئەمە هینی واریداتی کاڵا و شتوانە لەبەرەوە زۆر گرنگە بۆ ئێران کە عێراق احتیفاظکە بەنسبەت دەوڵەتەکانی وەکو ئەمریکا و کەرکووک بڵێن جێباخی ئەمریکیەکان ئەمریکیەکان ئەزانین چۆنە ئەمریکیەکان چیانەوێت لاوە ڕۆژەوە هەرێمێکی بەهێزیانەوێ لە ناو چوارچەوەی عێراقا هەرێمێکی بەهێز لە چوارچەوەی عێراقا بێت بۆ چونکە نایەنوێ عێراق ببێ بە بەش بەش چونکە ببێ بە بەش سێ وڵات بێ کەواتە گزۆرینەکە چێی بە جنوب بوون و تەزلەکە چێتەوە بۆ شیعە بۆ بەرەو ئێران ئەو ساکە سنووری ئەبێ لەگەڵ کوێتە لەگەڵ سعودیە لەگەڵ سووریاشە قسمێکی بەرەکەوێت چکە ئەمبارە بات قسمێکی زۆری بەرەکەوێت لەبەر ئەوە خەتەرێکە لەسەر ئۆردن خەتەرێکە لەسەر مەساڵحی ئەمریکا لەبەر ئەوێ بۆیە ئەوێت کە مێنێتەوە مەسەلەی کەرکووک مەسەلەیەکە ئەڵە بە دەستور حەلیکەن بە دەستوری ژێبینی بەو شێوەیە کە مادەی 140 حەلەکەن بە چکەچکە ئەیەن لەژنە لە دوای لەژنا ئێمە کاکە لە 2007 کە کورد سەرۆکەکەی مام جەلال بوو بەهێزترین سەرۆکی بوو کاک مەسعود وەکو مەرجعەیەک بوو لە بەغا هەچی لە هەولێر کە دانیشتن هەچی عەرەبەکان و سوننە و شیعە مشکیلە نەبوو لەوێ حەلەکرا لەو هەموو هێزان نەمانتوانی مادەی 140 جێبەجێ بکەین
ئەوە زۆعفی کورد لە عین ساڵیشە نەوتەکە نەمانتوانی قانون یاساکەی بۆ بکەین هاتوو خۆمان نەوت و غازمان دەرکرد قانونی 23مان دەرکرد ئەوە بوو نەتایجەکانی لەو هێزانەمانتوانی ئیستا ئەبێ هەوڵی یاسا بە ئێستا دەبێت چی بکرێت ئێستا کە هەڵبژارنێکی نوێ کراوە چەندە بە بواری خزمەت گوزارێدا چی مامەڵات چی لە کەرکووک بێ چێگر لەرنینەوەش پێشبین دەکرێت کورد لە بڵین لە 29 کورسیەکە نزیکەی 8 بۆ 7 کورسیەک بێنێ بەچی دەتوانرێ ینی حکومڕانێکی جوانتر پێشکەش بکرێ جارێ یەکەم ئەوەیە ئەم سێجی هەتا کوردەکان هەموو چێ کورسی هێنا باشە ئەبێ بچێتەوە ماڵی کورد ئەبێ پێکەوە بن مامۆستاش باسی کرد مەترسی هەیە ڕابردوو هەیە نابێ ئێمە لەم دەرفەتەمان لە کیس خۆمان بین ئەگەر هاتوو ئەو کورسیانەمان هێنا کە بتوانین پارێزگا بەڵام ئەگەر یەک لا لەم لایەنە با بڵێن سێلا کورسی هێنا ئەگەر لەم سێلانە لایەکی ڕۆشت تۆ تەواو بوویت لەما دەرەکەوێ ئیمتیحانەکەی چه کووردە فرۆشیاننا چه کوردی کەرکووکی بەڕاستی ئەوێت چێ حەریسە لەسەر کورد ئەبێ ڕێبکەوێت وەکوتم چه کورسی زۆریەنە محافظە بێ لەو بێت اینجا خزمەتەکە ئەمێنێتەوە سەر ئەو کەسێکە هەموو لایەکان لەسەری رازی بن کوردێکی پاک بێت کوردێک بتوانێت خزمەت گوزاری هەموو کەرکووکە قسە لەسەر بایکۆتی سەدر و ناوچەسوونەکانی دەکەین کاک جیهانگیر سەبارەت بە جیاکردنەوەی دەنگەکان ئەو ڕێکارە چۆنە کە بڵین کۆمیسیۆن دایناوە هەر ڕێکارە ئەلکترۆنیەکەیە یاخود دەستیشی لەگەڵە چۆنە بەپێی یاسا و ڕێسا و بابڵی ئەنزیمە و ئیجراعاتی کۆمسیۆن ئەلکترۆنیە دەنگدان بەدەستیە هاوڵاتی ئەچێت دەنگەدا بەدەستی خۆی پڕیەکاتەوە ئەلکترۆنی دەنگدان ئەلکترۆنی نییە بەس بژاردن و جیاکردنەوە ئەلکترۆنیە لە ڕێی ئەو پرێنتەرەوە کە نوسخەیەکی درێ بە بریکارەکان و ڕادەگەێنرێ بەڵام وابزانم بۆ نمونە ئەگەر سکاڵا هەبێت لەسەر سندۆقێک سکاڵا هەبێ ئەوە بژێدرێتەوە بەدەستی ئەگەر جیاوازەکەی لە سەدا مەسەلەن وەبزەم ڕێژەیەکیاندانەوە لە سێ لە 105 بێ ئەوە ئەو سندۆقە بۆ نمونە هەژباگ ناکرێەوە حساب ناکرێت گینە هەموو ڕێکارەکان وا تۆمارکراوە کە بە شێوەی ئەلکترۆنی جیا بکرێتەوە و ئالان بکرێت باش بەزۆکو دەنگی پێکاتەکان ئێستا لە کەرکووک ریزبندەکە دیارە کووردە بڵێن پلی یەکەمی هێناوە باشە لیستە عەرەبیەکان کەمێک لە پێش لیستە تورکمانیەوەکانەوە ئێستا بەپێی ئەم داتا سەرەتاییانە بۆ داهاتوو چۆنە بێ مەسەلەن چونکە ئەو داتایانە گۆڕانکاریان زۆر بەسەر زۆریش نا گۆڕانکاری مەسەلا دێ لە ئاستێکا کە دەنگی تایبەتی ئەخرێتە سەر دەنگی پوسەڵی لێ لە ئابرێت وانە طبعا ئێستا دەروی وڵات ئەو دەنگدانە ئەنجام نادرێت لە نوێنەرێن عراقدا دەروی وڵات دەنگانیەتە سەر لەبەرەوە گۆڕانکاریی بەسەرادێ بەڵام تا ئێستا لیستە عەرەبیەکان لە پێش لیستە تورکمانیەکانەوە تەمەن دوای لیستە کوردیەکان باش بەزۆکو نرخی کورسی یاخود چۆن دابش دەکرێت ئەو یاسای کاری پێ دەکرێت لە بەرژەوەندی هێزە گەورەکانە ئەو شێوازی دابشکرد گۆڕینی دەنگ بۆ کورسی لە بەرژەوەندی هێزە گەورەکانە شیکردنەوەی دەنگەکان بۆ کورسیەکان ئەمە یاسایەکە یاسای سنتلیگۆیە ئەگەر ئەو ئەوەنە هزار دەنگە 16 دەنگە هەمووی دەنگ بدە لە سەداسەدی دەنگەکان بێ ئەو کاتە نرخی کورسیەک نزیک بە 50,000 دەنگ دەبێت ئەم دەنگە ڕێژەکەی چەنێ دەنگی دابێ ئەگەر لە سایە 50 ئەو ڕقەمە دەنگی دابێ واتە ڕێژەی یانی ژمارەی کورسیەک ژمارەی دەنگ بۆ کورسیەک نزیکەی 25,000 دەنگە بێ بەو ئامارێکە لای ئێمە لە سا 65 کەرکووک کە دەنگی دابێ ئەوە نزیگە بێتەوە بۆ 30,000 دەنگ بەڵام کە دەی مەسەلەن دابەشیەکەی بەسەر لیستەکاندا ئەو لیستانی دەنگیان هێناوە ڕیز دەکرێت بە یاسایەک پێڵین یاسای سانتلیگۆ یاسای سانتلیگۆش چەند جارێت تعدیل کراوە هەموار کراوەتەوە کە هەڵم نەکردێ ئەمە جاگی چوارەمە یاسای 1.7 یاسای 1.7 کە دەنگەکانی پێدا بەش دەکرێت بەسەر لیستەکاندا تا ڕادەیەکی زۆر لە بەرژەوەندی ئەو لیستانەیە کە لیستی گەورە و دەنگیان سۆرتر هێناوە ئەو لیستی کە دەنگی کەم هێنابێت چانسی ئەوەی هەیە بە ماوەی زۆر ینی باقی ئەقوا پێڵن لە مستەڵەحی کۆمسیۆندا ئەو لیستەی کە بۆ نمونە کورسیەکان هەمووی دابش دەکرێت بەڵام کورسێک ئەمێنێتەوە سەیری ئەو لیستەکەن کە زۆرترین دەنگی هێناوە ئەدرێ بەو لیستە لەناو لیستەکەشتا ئەو کاندیدی کە زیاتری لە هەمووان هێناوە ئەگەر کێشە لەسەر کۆتای ئافرەتان بێت بۆ نمونە ئەو لیستەی کە
6 کورسی هێناوە ڕاستەوخۆ دوانی ئەبێ ئافرەت بێ ئەگەر مایەوە مەسەرەن تۆ بۆ لەو 15 کورسیە 4 کورسیە بێ ئافرەت بێ ئەگەر مایە ئەیدەن بە لیستی دووەم وانە ئەگەر لە لیستی سێمش کورسی پیاوانی بردیەک ئافرەت مایەوە ئەدرێ بۆ نمونە بە ئەو لیستەی کە دەنگی زۆرینی هەیە جاری وا هەیە باقی ئەخوا شانسەوەی بەدەکەوێت کورسی کۆتای ئافرەتان بێت باشە بەس ئێستا لیستێک نەیتوانین لە قۆناغی یەکەم کورسی بێن 30,000 دەنگە کە بێنێ بڵێ مسۆگەر بێت باش ئەو 30,000ەکەت نێنە تۆ لیستێکی بۆ نمونە 20,000 دەنگ تێناوە بەڵێ ئەو کاتە بە پێم دابەشکاریە بێت هیچ کورسێکت بەرناکەوێت با چانسی هەیە چانسی هەیە یعنی ئێستا لیستێک کە لە قۆناغی یەکەم کورسی ژنێنێ دوایی لە دابەشکارێکە چانسی هەیە بەڵێ چانسی چونکە لیستە گەورەکە ئەمەی کە لە هەمویان کورسی یەکەمی ئەدرێتێ سەیرێکن 30,000 دەنگی برد چەنی مایەوە مەسەلەن 100 لیستی کورسی دووهەمی ژەبە ژمارەی سێهەمی کە ئەمێنێتەوە لە ژماری ئەو لیستە کەمترە کە لیستی دووهەمە کورسی مەسەلەن سێمە درێ بەو کورسی چوارەمە درێ بە لایانی سێهەم ئەوا دابەژڕێ ئەو لیستەی کە دەنگی هێناوە چەند دابشکردنی بێ و چەند ماوەی زیاتری هەبێ کورسی زیاترە بێت جاریوە هەیە لیستە گەورەکە ماوەی کەمە دەنگی ماوەی کەمە بەڵام لیستێک لە سێ لیستەکەی تر زیاتر دەنگی بۆ ماوەتەوە ئەوە کورسەکە درێ بەوە باشە بەس نرخی کورسی ئێستا لە کەرکووک لەبەرەوەی ڕێژەی بەشداریەکە زیاترە لە هەموو شوێنەکانی کە زیاترە هەتا ئێستا بەڵێ ینی ئێستا بۆ ژمارەی بۆ لە ناوچەیەکی وەکو باغداد کە 3 میلیۆن دەنگدەری هەیە بەڵێ ئەگەر ڕێژەکە چۆنەوە بۆ نمە دابەشی چەندی دەکەی بۆ نمونە ئێستا 52 کورسی هەیە 52 کورسی هەیە دابش 52 دەکەی ئەگەر لە سایە چەند دەنگی دابێت ڕێژەیەشت لەلاوێت بەڵێ ئێستا 57 کورسی بەردەکەوێت ئەگەر لە 100 بێ ئەو لەوێش بەس لە ناوچەکانی دیکانی ڕێژەی کورسی زیاتر نرخی کورسی دابەزێ بەڵش ڕێژەی دەنگدان کەمتر بووە زۆر کە دێمەوە خزمەت کاکتۆر سەبارەت بە سونەکان لەوێش ڕخابەری هەبوو حەلبوسی لیستیەیە کەربولیەکان لیستیان هەیە ئوسامن و جەیفی بە هەمان شێوە بەس دوای ئەو براری دادگای فیدراڵی تا ئێستا ئەنجامەکان ڕانەگەێنراون پێ دوایە دۆخی حەلبوسی چۆن دەبێت پێشەوە توانم تعلیقی مامۆستا طبعا بە محکمەی ئیتیحادی بەسەلەن عەد و فەرزەکە لە ئەلکترۆنی نییە ئەڵێ بێ ئەلکترۆنی بێ و فەرزی عادیش بێت نەوەکو هەر هەموو سنووقەکان نۆکو هەر ئەوەی کەشکاتی دێ ئەوە محکمەی ئیتیحادی و قەرارەیە ئەگەر بردە بەستا سەدەڕسەی کۆمسیۆنی خوێندنەوەتەوە ئاوایە ئەوەی محکمەی ئیتیحادی دەریکرد من ئاگام لێ لە دوای شکارتیان لەکرد لە تعدیلی انتخابەتەکە و تێ بێ هەردووکی بێت هەردووکیەکەن لە هەڵبژاردننی 2021 ئێستا ئەتعدیلەی لەسەر چووە کە بکرێت ئەوەی کە من باشتر هەردووکی بێ دەستی و ئەلکترۆنی باشتر باشترە بەڵام کۆی سنووقەکان بۆ کۆمسیۆن ئەژبار کاتەوە باقی ئەرکێکی قورسترە بۆ ئەیکات ئەوەیە دوو لەم انتخابەتەشە پێشەوەی دوای وڵاتەکەم یەکەم جاریشە ئەوانەی دەرەوەی بڵێن محافەزاتە وەکو ئەوارەکانی لە سلێمانی کەرکوچەکانیان لە هەولێریان لە دووهۆکوانە کە لە محافزەی نینەوە چوونەتە ئەوێ ئەوانیش بۆیان هەیە مشارەکە بکەن ئەوەش داعمێکی باشە بۆ کورد ینی ئەوە بەڵە 8,000 لە هەرسێ پارێزگەکەی مافی دەنگدانیان هەبوو ئەوارانەی کە هەبوو ئەوەش گرنگە بینەوە سەر مەسەلەی حەلبوسی طبعا حەلبوسی کە ئەو محکمەیە کرا بەرامبەری ئەگەر حەق بێ یان ناحەق بێەوە ئەزانین محکمەی ئیتیحادی قەرارەکانی باتە و هیچی لەگەڵا ناکرێت من مەقالەیەکم لەسەر نووسیەوە الحنث باليمين الدستوري وڕوونیشم کردوێتەوە نۆک و هەر ئەو دەنگی یاسایی کە ئەوەی کە ئۆخسۆنگەی کە خواردوێتی هینی کردووە کەوتووە بابینە سەرۆکی کۆماریش بە هەمان شێوە ئەو حامی دەستورە کە هین کردووە کە عانی بوجەکرا و ئەوانە کرا نەیتوانی دیفاعی لێ بکە نەیتوانی حەلبوسی بۆ سەرە ئینجایتە سەرۆک وەزیرانیش بە هەمان شێوە ئەو هەموو عیدان تقریبا 12 وعدی ئەو بە تەوقیت یاوێتی مەسەلەن مادەی سە و چەند ئەوەنە بەو نەکرێ ئەوەن بە 6 مام کرێ لەوە بە 6 مام کرێ ئەمانەی هەموو هین نەکرد و جێبەجێ نەکردووە کەواتە ئەویش ئەگەر ئەو سۆنگەی خوارد بێت لە بەردەمی پەرلەمانی عێراقا ئەویش ئەبێ لا ببرێت لەجنەی مالی لە پەرلەمانە کە بۆیانێ بە پێی مادەی 62 کە ئەوان ئەو گۆڕانکارانە بکەن لە ناو بوجا ئەوان بۆیان هەیە تعدیل و مناقەلە بکەن شرط و شروطیان خستە سەر ئەوە تێگەی
ئەوانش بوانێ بە کورتی ئەمانە هەموو بیت سۆنگەخان محکمەی ئیتیحادیش کە نەتیجەی ئینتیخابەکەی قبول کرد ئەوانیش هینەکان شکانەوە قەسەمەکان شکانەوە ئەمە لەلایەکەوە لەلای ئەمە لای یاسایەکەی با بڵین ئەمانە هەمووش کە حەزم کردە هەرڕوونی کەمەوە زۆکو دۆخی سونەکان و هەلبوسی لەم هەڵبژاردنا بەقوترە بێت بۆ ئەگەر تەزویر لێ نەکرێوایە تەزویری خۆی ئەگەر بیانوێ کۆمپیوتەرەکە بەدەست خۆیانە لە بەدەستخۆیانە هاتوانن کوردیش بگۆڕن لە کەرکووکیشای گۆڕن ئارە بەخوا بیانوێ لە هەموو شوێنەگەی گۆڕن کۆمپیوتەرەکە بەدەستخۆیانە طبعا لەکوێ ئەحسایت لە بەدەست خۆیانە بیانوێ هەمویان هینەکەن بەڵام هەلبوسی دۆخی باش دەبێت بۆ هەلبوسی چووکە سونەکان ئەوانەی دەور و خولیان شعورەکەن تووشی مەزلومیان کراوە جارێکی تر شکست چووکە ئەو خۆی بەرزترین کورسی هێناوە لەگەڵ جەماعەتی خەنجەرە ئەمانە پێکەوە تەقەدم لەگەڵ هینێکیان دروست کردووە ئەمانە پێکەوە تقریبا 60 کورسیان هەیە وەلەو خەمیس خەنجەر لێ نێراوە ئێستا ئەمە خەتەرێکەیە بەڵام ئەگەر جەماعەتی هەلبوسی لە ئەمبارە و لە شوێنەکانی کە کورسیان هێنا ئەوە سەرکەوتنیەکە بۆ هەلبوسی بەڵام شخصی هەلبوسی خۆی لێدرا کۆتایی هات لە رووسیا ئەگەر چونکە محکمەی ئیتیحادی ئەو محکمەی کەیاوە جینایی نییە لەسەر تەزویر نەکراوە الحنث بالقانون یعنی ئەو سۆنگەی خواردی شکانوێتی بەڵام جەریمەی لەسەر ئیسپات نەبوو مەسەلەی تەزویرەکە هەر جەریمە نییە ئەوە ئەبێ محکمەی جینایی ئیسپاتی کا لەسەری ئەو سەیری ئەولیاتی کردووە هەمووی سرد کردووە پێڵەن سرد الأولياء بەسەدا ساغ نەکراوەتەوە بس الحنث نسريوه الحنث بالقسم لبر أو شكانني سوين دكا شكانني سوين كي زياتر بلام أولياتك حمود سرد كردوه حتى أكون أو كابرا بس خشان باسم خشان أو كالله لقال أمريكا كان أو شركة أمريكي تقاعد عقدي كردوه باريا وأنا درت شو صو شانزة حزب قوارة وحزب وشخصيات لعين شركة هنا ما شكارتي لكراوة أجر إثبات بلا سري بوشكوا أجر حكم جنائي بلا سري لو أنا حكم بريء بوصالك بوسيصار بس أجر دن بيني دنجي زور بين حلبوسي بو قناغي سياسي باشا بو يعني طبعا بو حزبكي باشا وأجر شكارتي كي لنكري إثبات نبيه بو انتخاباتي برلماني داوشة تواني بيتعنا بزوكو صدر بيدنجا صدر بايكوتي كيروتي بايكوت من خوش حالك لەمە دووە لە حکومڕانیان جوانی پارێزگاکان دوور ناکەوێتە لە حکوومەتە خۆجیەکان خۆی هیوایەکە بوو کە سەدر بتوانێت قاعدەکەی دروست کاتەوە لە ئەنجومەنی محافەزاتەوە کە زۆرینەکە بگرێ بەدەستیەوە ئەمە قۆناغێک بێ بۆ قۆناغی پەرلەمان بەڵام سەدر کشاوەتەوە بۆ کشاوەتەوە ئەڵێ من بەشداری ناکەم لەگەڵ ئەم فاسیدانە آخر بأميد بيجزاريان لا بأميد نبوة ومتوقع الانتخابات برلمان هو كدركوت كأمانة شكست يعني هنا لإدارة حكمة أو وعوداني كيان أنت هيك جيب جينا كراو تاكل مستا بس حكمتي لسر سينيكي زير پێشکەشی سوارتی وێ مانگی نەکرد ئەنجومەنی پارێزگاکانی پێشکەش نەکردن لە مەوضوع لە حکومڕانی لەو ناوچانە ئەوە زەختی دەولی لەسەر بوو ئەو کشانەوەیە مەسەلە دینی بوو مەسەلە مەرجعیەتی بوو حائری کە ئەو فتوەیە یان لەعانی شەڕەکە کە هجووم لەعانی قومەی شەڕەکە بوو حائری وتی من مەرجعیەتانم وەکو مەرجعی سەدری وەکو مەرجعی دینی سەدر قائیدتانە بەڵام من مەرجعیم لە ئیستاوە مەرجعیەتەکە من وازم لێنا بێن بە ئیمام خامنەئی کە ئەوەی کرد ماڵی سەدری ئەیکرد بە دوو کردەوە سەدر شەڕەکەی وەستان زوو لە یەک سەعاتە هەمووی تەواو بوو گەڕایەوە ئێستا احتکافی کردو بۆ دینی ئەوە بێ بە مرتبەیەکی دینی ئایەتوڵڵا وەرگرێ بۆ ئەوی بتوانێت فتوا بە بتوانێت باشە بە زۆر لایەنەکان ئێستا باز دەکەین نووری مالێکی زیاتر چانسیە بێ لە ناو لایەنە شیعەکان زیاتر کارەکەی چییە دوای ئەو باسی بۆ نمونە لیستەکەی عامری و قەیس خزعەلی دەکرێت بڵێ دوای لیستەکەی عەبادی و ئەوان دەکرێت مالکی پێڵن الدەولە العەمیقە مالکی لە هەمویان بە قۆترە وەکو شەخص بەڵام ئیمڕۆ ئەوەی حکمی عێراقەکە ئەوان نین بە تایبەتی قەیس الخەزعەلیە ئەو حکم قەیس الخەزعەلی هەتاکوم بە ڕئیسی وزەرای ودوتی ئەو وەکو مدیر عامێکە لە ئەمانیژەکە ئەو لە چی سەرچاوی گرتوێنی سەرچاوی لە هێزی لە ئێرانەوە قووەتی ئێرانەوە وأزانيت بس مالكي لون دولة مدارترنية دولة ما ترى بلام مالكي حكومة قولكانية مالكي أمريكاش بطليتي
هەردوولاکە هەردوو لای ڕازی کردووە دەوڵەتەکانی کە ئەم بەڵام ئەم شکانیێتەوە بە یەک جار یەک لا خۆی داوان کردوێتەوە داواکە ئەمریکیەکانی بەڕێزەوەی کە کاریگەری لەسەر حکومە لەسەر ئەنجومەنی پارێزەکان زیاتر بڕیاری قەیس خزعەلی بەڵێ ئەو بڕیار بەڵێ ئەو قووەتی لە هەمویان زیاترە مالیکی نەتدا ئیستا بووی بەڵام مشکلەکە ئەوەیە مالیکی تەمانەوانی تر هینت هەیە بەس عبادی هادی العامری نا عبادی ئەوانە هیچ نین کەسیانەوانە هیچ چینیەکیان نییە نەقووەتیان هەیە هیچیان هەیە هەتاکو ڕێز و زەرا چینەیە کورسیان دوو کورسیە لە پەرلەمانە هەج وەختێ بیانێ سەحبی سەقەی لەکەن و لایە بن بەڵام مالیکی بە قووەتە لە هەمیان زیاتر کورسەکانی هەیە یەت قەیس خەزعەلی ئەو دوانە منافسن لە بینی ئەم دوانەیە حکومڕانێکە بەڵام ماڵی شیعە تێک نایەن ئەزانن خۆیان نینەوە بێگلیز دابەزی هەموو شعەکان لە کەرکوو بێگلیز دابەزیون لەو مەناتقی کوردیەکانی تیا بێگلیز بەڵام لە خوارەوە یەک بەزی سپاس دەکەم کاکزیانی چوار خلۆکێکمان ماوە وەکو دەستکاریکردنی ئەنجامەکان یعنی ئەوە وەکۆی 2021 کە پەرلەمانی عێراق واریدە یاخود 2021 کە دوایین هەڵبژاردن بەڕێوەچوو لەوێ گرەی هەبوو گوایە بنکە لە ئیماراتەوە دەستکاری کرابێ لە وڵاتی تر نێم جارم ئەمە خواسەیە بەڵام ئەم جارە مەسەرەن چوارچێوی هەمانگی و ئەوان دەستکاریکەن و پێچەوانی جارەکەی تر وەڵاهی وە هەست ناکەم کاتی ئەوەمە بێ چونکە هیچ باڵی بە هیوادار جگە لە هیوادارکولانش ئەەکەم مەترسیان لەسەر نییە لەبەرەوەی کە سەدر بەشداری نەکردووە ینی سەدر بەشداری نەکرد و بڕیاری خۆیەتی بە خەڵکیش پێوەی پابندە خەڵکی خۆی هین ناکەن زۆر باوەڕ ناکەم مەجای لە سێوەردان هەبێ خۆ چەند داواقیشتا هیچ شتێک مستحیل نییە باش بەزۆکو تەزویرات ینی جگە لە نەخوێندنەوەی بۆنەوە پەنجەمەوەرەوە بڵێن پێشەکارێک بێبەشکردنی خەڵک هیچ شتێکی کە ئەوە کە لە بڵاو کرابێتەوە لایەنە سیاسیەکان خوڕقاتێکی گەورە تۆمار کراوە دەستکاری کرد نازانم سندوق و ئەو جۆگانە زۆر تەسیر ناکە ئەو جۆگە تەزویرانە بۆ نمونە کەسێک ئەچێ لە شوێنی کەسێکی تر دەنگەدا کەسێک بەسمەی نەخوێندەوەوە تەسیری زۆر کورسێکی شتێکی ئێستا باسی 10,000 کەس دەکرێت 10,000 کەس بەسمەی نەخوێنراوە نەخەوە ڕاستە ڕێژەیەکی زۆرە ڕێژەیەکی زۆرە بەڵام لەوەش گەورەتر ئەوەیە کە تەلاعوب بە نەتیجەکانەوە بکرێت بە ڕقەمەکانەوە بکرێت ئەوەیان گرنگە بەزووکو ئەنجامەکان بەڕێزوتت 24 کاتژمێر سبەی کاتژمێر پێنجڕایی پێ قسەی ئەوە دوارەکە لە وڵاتانی تر هەر زوو ڕناگەێنرێت ئۆکارەکەی چییە بڵێن دەنگدانەکە نەکراوەتە ئەلکترۆنی بۆچی دواکە دەنگدانەکە ئەلکترۆنی نییە عاد و فەرزەکە ئەلکترۆنیە دەنگدان ئەلکترۆنیەوەیە کە تۆ لە شوێنی خۆتەوە دەنگدەی لەڕی لینکێکەوە ئەنتەرنێتەوە بەس کە تۆ ئەچی بەدەست دەنگەدەی بەڵام بژاردن و جیاکردنەوەکەی ئەلکترۆنیە ئەمەوەنجە جیاوازی شەیە لە نێوان وڵاتێکی وەکو عێراقدا کە هەڵبژاردن تێیدا بەڕاستی زۆر مێژوویەکی کۆنی نییە لە چاو وڵاتێکی پێشکەوتووی دیموکراسی مەسەلەن دامەزراوە مؤسساتی کە سەدەهان ساڵە چەندین جۆری هەڵبژاردننی کردووە لەبەرەوە لەم وڵاتە هەر ئەوە چاوەڕێکرێ تا ئێستا ئەنگاوی باشیشی بڕیوە لە چاو ساڵانی ڕابردوو ساڵی ڕابردوو دوای 2 هەفتەش نەتیجەکە دەستکاری دەکرا کورسی کەم دەکرێت پەرلەمانی عێراق 3-4 مانگ زیاتر تا ئەنجامەکان ئەنجامەکانی پەسەند کرا ئەمە کێشەی کەمتر بەراورد بۆی پەرلەمانی عێراق زۆر کەم بۆتەوە سپاس دەکەم بەڵام من حەزەکەم بە قەناعەتی من نەتیجەی گشتی انتخاباتەکە ڕێژەکەی لە 35 کەمتر بێت بەخۆی گشتیەکە بەڵێ بە قەناعەتی منە ئەمە خراپە بەس خۆ وەکو بەڵام ئەوەی مشکلاتەکە زۆر کەسەیەڵە لە 25 کەمترە با بڵین ئەگەر واش بێت مشکلەی ئەم یاسای هەڵبژاردن ئەوەیە کە ڕێژەیەک دانانێ لە ژێر ئەوە ئەگەر کەمتر بێت خەڵکیش بەشداری کار هەڵبژاردنەکە کرا لەو مەجموعە ئەکرێت سادەش بێت حسابێکە لەو سایدا ئەوە نەمێناوە ئەیکەن بە شتێکی گەورە سپاسان دەکەم بەڕێز دکتۆر سامان شاڵی کاکزیانگی ڕەحمەت سپاسی ئامادەبوونتان دەکەم بەڵێ بەڕێزان سەعات دەینەوە خزمەتتان چاوتان لەسەر پێیان بێ جارێ خواتان لەگەڵ